ئێستا لە بەردەم کۆلێژی هونەرە جوانەکانی لە شاری هەولێردا پێش چەند ڕۆژێک نزیکەی 10 ڕۆژ دەبێت چەند پەیکەرێک دیارە پەیکەری چەند خوێندکارێک بوو لە نێو کۆلێژەکەدا شکێنرا بوو، بەڵام تا ئێستا لای نەبووەوە کێ ئەو پەیکەرانی شکانۆ، چونکە بەشێک لە خوێندکاران یاخود مامۆستایان باستەوە دەکەن کە خزمەت گوزارێک ئەو پەیکەرانی شکانوی بەشێکی تر دەڵێن نەخێر با بڵێن ڕاگری کۆلێژەکە ئەو پەیکەرانیشکانە، بەڵام تا ئێستا کێشەکەیەک لای نەبووەوە کە ئایا کام لە ئەو پەیکەرانیشکانوە، بەڵام ئەوەی ئێمە ئێستا لێرەداین و هەوڵماندا کە بچینە ژوورەوە بۆ نێو کۆلێژەکە بۆی زیاتر زانیاری وەرگرین دیمەنی ئەو پەیکەرانە وەرگرین کە شکێنراون یاخود لێدوان لە فێرخوازان خوێندکاران و هەروە لەگەڵ ڕاگری کۆلێژەکەدا، بەڵام بە هیچ شێوەیەک ڕاگەاندن بۆی نییە بچێتە نێو کۆلێژەکەەوە و تەنانەت هەندێک جار نایڵەن لێرەشدا وێنە بگرین، جگەلەوەش کە ڕێگری کراوە لە هەر خوێندکارێکە لێرەدا لێدوان بۆ هیچ ڕاگەاندکارێک بدات ڕاگەاندناک بدات و جگەلەوەش مامۆستانیش بۆیان لێدوان بدەن بۆ ڕاگەاندنەکان، بەڵام ئێمە لە بەدووادا چوونمان بۆ کێشانە و ئەم بابەتە کە لە ئێستادا قسە و باسێکی زۆری لەسەرە لە شاری هەولێر و تەنانەت لای هونەرمەندانیش کە کێشەکە بە کێشەی گەورە دەزانرێت هەوڵەدەین زانیاری زیاتر وەرگرین. قوتابێک ئاوتی مامۆستا بگەوتی خەریکی پەیکەر شکاندن چێ وتی جەمال منیش جەمال کاک جەمال با بڵێن فەرمانبەری خزمەت گوزاری و کۆلێژەکەمان پاک بکاتەوە، کە چوم گەیشت مەسەری ئەبینم کۆمەڵی پەیکەری شکاندووە و خەریکی پەیکەرێکی ترە ئەوەی هی قەندیل پەیکەرێکە 5-6 متر درێژە. تا ئێستا نە کارگوزارەکە و نە هیچ کەسێکی تر بە تۆمەتی شکاندنی پەیکەرەکان سزا نەدراون. ئازادکەریم ئاماژەی بۆ کرد لە کاتی سەردانیکردنی دایکی خوێندکارەکە مشتومڕ لە نێوان خۆی و مامۆستایکی تردا دروست بوو و دواتر هەڕەشەی لێکراوە، بە تایبەت دوای ئەوەی لە فەیسبوک سەرنجی خۆی لەسەر شکاندنی پەیکەرەکان نووسیوە و دەڵێت یان دەبێت چاکسازی لە نێو کۆلێژەکەدا بکرێت یان وا باشترە دابخرێت. گرم گۆ بە ڕاگری بەڕێز ئەگەر تۆ ئەڵێ من ئاگام لە هیچ شتێک نییە فەرموو لژنەیە پێک بێنە بۆ شتەکەتان تەپس کردووە قسە لەگەڵ کاک جەمال بکەن، با ئێمە عاتفی نەبین، با ئێمە نەڵێن وەڵایی با نانی نەبڕین گوناحە ماڵ و مناڵەیە، ئەمیش دەزان ماڵ و مناڵێ منیش ماڵ و مناڵم هەیە بوو کەس ماڵ و مناڵەیە کاکە کە ئەو جەمالە مادەم ئەوە عەقڵیەتێتی بیبەن لە کولی شەریعە بکەنە مامۆستا. جگە لە شکاندنی پەیکەرەکان مانگێک لەمەوبەر بەهۆی شۆرتی کارەباوە ئاگرێک لە بەشی مۆزیکی هەمان کۆلێژدا کەوتەوە و چەند جارێکیش خوێندکارەکان داوامیان بایکۆت کردووە و خۆپشاندانیان ئەنجام داوە و داوایان کردووە بیناکەیان بۆ بگۆڕدرێت. لە هەریەک لە هەولێر و سلێمانی و دهۆک کۆلێژی هونەرە جوانەکان هەن. کۆلێژی هونەرە جوانەکان لە شاری هەولێر لە 4 بەش پێک دێت: سینەما، شانۆ، شێوەکاری و مۆزیک. بەرزان مەلامین، NRT هەولێر.